لای من پرسیارە شوفێر تێناگا یا خۆی ئەوێ ئینتیحار بکە. بۆ محەممەد برایتەم گواری وەڵە برای منە گۆ کاکە وەرە ئەو حادث کردیە ئەچونکو برێ من جیدا مریە پیرەکەەوە خزانەویژی مرد گەرەسکە مراقابە حقیقەت هەبە لەسەر جادا لە تەرەفیتا لەسەر کەمیرا هەبن بانە حاسب بکەن. خێزانێک بە تەواوی دایک و باوچێک دوو مناڵیشان لەگەڵدا بوو بەداخەوە دایک و باوکە دەست بە جێجانی لەدەستدا دوو مناڵەکەشیان بریندار بوو. ئێمە هەموو ڕۆژ کە دەچم بە سیارەکەم بچم لەسەر جاددا بەخوای دەچم وەکو دەچمە جەنگێک. سیارەمان هەبوو 178 ڕۆیە ئەگەر ئەو سیارەیە لە پیادەڕەوەی بداتن چی لێ دەکات حتمما پارچە پارچەی دەکات یان لە سیارەشکە بدا وەکو بۆم دەتەقێتەوە. بەرنامەی ترافیک لاڵقەی ئەم جارە هۆکاری زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ و زۆری ژمارە قوربانیان لەو ڕێگا پێشکەوتووە باز دەکات. ڕێگا دیاردەیەکی شارستانیە وەک بەشێکی گرنگ لە هاتوچۆ بۆ کەراسانی و کەمکردنەوەی ماوەی نێوان شار و شوێنەکان کە هاوڵاتی بۆی دەچێت دادەنرێت. کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە ئێستادا یەکێک لە کارە گرنگەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری هاتوچۆ ڕێگا و دروستکردنی شەقامی پێشکەوت و ستانداردی جیهانیە تا هاوڵاتیان تیایدا بە سەلامەتی و ئارامی گوزەر بکەن و بە زووترین کات بگەنە شوێنی مەبەست. دەفعبوون و تێپەڕبوونی هەڵا کە زۆر جار بەشێک لە شۆفێران ئەنجامی دەدەن. داخستنی ڕێگای شۆفێران و قسەکردن لە ناوەڕاستی ڕێگا. نەبوونی مەودای نێوان ئۆتۆمبیلەکان هەموو ئەوانە لە چرکەیەک کارەسات دەخڵخێنن. یەکێک لەو خزمەت گوزاریە گرنگانەشە سەراستی عێراق و ناوچەکە شەقامی 120 متری شاری هەولێرە لە هەرێمی کوردستان بەڵامەوەی جێگەی سەرنجە ماوەیەکە لەو شەقامە ڕووداوی هاتوچۆ زیادی کردووە بۆ هۆیش قوربانیەکان بە شێرە زۆریان لەو ڕووداوانە بەهۆی سەختی ڕووداوەکان دەمرن. ترافیک چەندین دیمەنی سەرپێچی بەشێک لە شۆفێران لە کاتەکانی شەوان و بەڕۆژ نیشان دەدات. ئەو سەرپێچیانێکێکن لە هۆکارەکانی زۆربوونی ئەو ڕووداوانە. سەرپێچیەکانیش ڕۆیشتن با ڕاستەی پێچەوانە لە ئاساری و زیگزاک و دەستدرێژی بۆ سەر شەقام. ترافیک لە سەرەتا بە چیرۆکێکی دڵتەزێنی خێزانێکی ڕۆژاوا دەست پێ دەکات کە لە کاتی ئامادەکاری بۆ خوازبێنی کچێک بۆ کوڕەکەیان لە شەقامی 120 متری بەهۆی تیژڕۆی شۆفێرێک تووشی ڕووداوێکی سەخت دەبن و دایک و باوکی بووک گیان لەدەست دەدەن و دوو منداڵیش بریندار دەبن و بۆ هۆش 7 منداڵی خوارد تەمەنی 15 ساڵان بێکەس دەمێننەوە. ترافیک دەچێتە ماڵی قوربانی و تەواوی ئەو ڕوودا و زیانەکانی دەخاتە ڕوو. ئەبرای من ماڵاوی دارەتویە ئەوات ئێرێ لۆ داواتی خارنە دەرهەیە پشتی خۆر پشتی دو ڕۆژ سێ ڕۆژ کەچاوی ئەس کوڕی خۆرە دەبێم هەموو تەکلیف کردم هەموو تشت ئەشیا هاڵسە ئەو ئەم مەکتوب بەلەتکن بۆ بدەم مەکتوب
أزهرم خصمي مالور هنا دوست هنا دار هنا لو مكتوبة أزباندم بتم خمدية شو 5 دقيقة نما تلفونات أو يكي تلفون راكر جو كاكا توش الشيخ صالح مقو أزيري جو محمد براي تام مقو أري والله براي منه جو كاكا ورا أو حادث كريا والله أشوم كبري من جيدا مريا خزانة ويد بن كهرباء ده كركي ويل ورا عالج دكنا كاتشكا قويلو عارض كنا 4 نفرين عائلاتك حمو جينا بيشتي كهرباء ساعتها كي بيركا وخزانة ويجي مرش كروي بريندارة كاتشكاوي لا نجيوي أم دين نقول بين لاقيوي دي شيء كوتشكيا هذا خونا العردية هو تاقي الشمقوية هذا أنا طبلونة وياه هذا زي مكتوبة هيك أو قرنية مالكم هذا تكون في أوكش مش هذا طيب أف شيستي دمشية سرعته شيسته والسر حيشتيه أبا سادة أف سادة بيسته لسادة بيست شتو تيل فيديو ديه أو شبشت عليه خستيه فرسنا مال حسين كجود عليه خستيه وتقلا كريه حمو عيلات سياراوي وكا قذيفاكي اللي بدي عين قذيفايا فانا مراقبة بكان فانا حاسب بكان جالسكم مراقبة حقيقتها با لسر جادا للترفيتا لسر كاميرا هبن فانا حاسب كان نامن نسبة من ابتني لانه فقيران دارن ايش دكان دارن دار دكان لوان دون وبرك حساب حقي وان دخون حقي وجنات نها عائلات حمو بافمر ودايك وامر نها 7 نفر حمو كشكينا وبكرنا ابنا طيب خدي قبول كيف بندالانا ورقيبن لو تشما سادس 20 داجوي تو سادس داجوي داغت بي انزم ليدا شتكيتو اوردك اما ايه صاحي يا واش تشي افريا ايه منها ايه أبا معنا عبرة باش غيري معنا إيمة تاني دنيا جي كردستان ما جي صاحبا وراقبة بكن إنسان هيا تيسر في بيستي والله فر إشاء بيست بكنا فر إشاء بيست مسابقة دبيه حساب دبيه عراقي دبيه سرعات داجون وفر سيارة هنا يك دمشي تديك ها بيشي هذا أو ليدا شو وشعب ما قومي مجي بفيك نرزي أزانم أنا كردستان حما كردستان أما لو ما قحرينا حمو كرديما لو ما قصد كن أبا ظلم جێڕانەوەی چیرۆکانە لە ترافیک بۆ ئەوەیە کە هەمووان پند و عبرەت لەو ڕووداوانە ببینن تا کەسی تر ماڵوێران نەبێت سەبارەت بە هۆکاری ئەو ڕووداوە فازڵ حاجی دەبینین بەداخەوە چەند شەوێک بەر لە ئێستا لەسەر شەقامی 120 متری لەو بەشەی کە زۆر چۆڵەوە پێویستە سەلامەتری شوێن بێتن ڕووداوێکی هاتوکەوتەوە کە هەرگیز نەدەبوو بکەوێتەوە خێزانێک بە تەواوی دایک و باوچێک دوو مناڵیشیان لەگەڵدا بوو بەداخەوە دایک و باوکە دەست بە جێجانی لەدەستدا دوو مناڵەکەشیان بریندار بوون هۆکارەکەشی چی بوو سەرکێشی بۆ سەرڕۆیی گەنجێک بوو پاوە نەبوونی بوو بەسا و ڕێنمایەکانی هاتوچۆ کە وای کردبوو مەسافەی ئەمان لە نێوان خۆی و ئۆتۆمبیلەکەی پێشی نێرێتەوە و لە دواوە خۆی پیا بچێشێت و ئەویش لە بەرامبەردا کۆنتترۆل دەست بدات و خۆی بچێشێتن بە گادرێلەکان لە دوایش لە شەقام دەربچێتن طبعا ئێمە کاتێک کە چووینە سەر ڕووداوەکە یەکشت زۆر لای ئێمە کێشە بوو کە پرسیارمان لە شوفێرەکە کرد باشە لەو شەقامە پانوبەرینە کە 4 لاین و لاینێکی خدمەیە چۆن تۆ ئۆتۆمبیلەکەی پێش خۆ دەبیری خۆی هیچ قەرەباڵغ نەبوو وتی وەڵی نازانم ئەوەندە دەزانم من کە سەرم بەرز کردەوە بینیم لە ئۆتۆمبیلەکەی پێشم زۆر نزیک بووی تر کار لە کارترازا بوو نەمتوانی خۆمی لە دەربازکەم سناپکردن و بەکارهێنانی مۆبایل پێش بڕچێکردن لێخوڕین بە
سەرڕۆی بە لەژێر کاریگەری مادەی سەرخۆشکرد دەرچوون بە زگزاک کۆمەڵێک سەرپێچین ئەوانە کە هەرگیز نابێت لەو شەقامە بکرێن چونکە لەو شەقامی 120 متریە بچووکترین هەڵا ئەگەر هەیە گەورەترین کارەساتی لێ بکەوێتەوە نکۆڵی لەوە ناکرێتن کە کۆنتترۆل لە شەقامی 120 متری کەمە ئێمە لە ماستەر پلانی پێشنیارکراوی هاتوچۆی هەورێر ئەومان پێشنیار کردووە کە ژوورێکی کۆنتترۆل دابدرێتن کە بە کامێرەی ڤیددیۆ ببەسترێتەوە سەرتاپای شەقامی 120 متری بەردوو سایدەوە و شەقامی 150 متریش ئەو بەشەی تاوکراوە هەمووی بەو ژووری کۆنتترۆلەوە بەسرێتەوە لەو ژوورە ڕاتۆ بڕیار بدەیت کە چۆن ئیجراعات بکەیت و ئەگەر شوفێرێک سەرپێچیەکی کردیا خۆت سەرڕۆیەکی کرد بەر لەوەی کارەسا دروست کاتن چۆن بتوانی ڕێگای لێ بکەیت. شارەزاکی هاتوچۆ بۆ یەکەم جار تەنها لە ترافیک بە شێوەیەکی مەیدانی دەچێتە شەقامی 120 متری قسە لەسەر سەرپێچیەکان دەکات. ئەوەی جێگەی سەر سوڕمان بوو لە سەرەتای وێنەگرتن پێش بڕکی دوو ئۆتۆمبیل خەریک بۆ کارەسات دروست بکات. دیارە لە سونگەی بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بایەخ دراوە بە پانوبەرینی جادەکان و دروستکردنی دایان جادە چونکە دروستکردنی جادە دیاردەیەکی شارستانیە بۆ نزیکردنەوەی شوێنە دوورەکانە بۆ هاوڵاتیان بەڵام بەداخەوە ئەمەی کە ئێمە دەیبینین و ئێوە ئێستا دەیبینن ئەمە کارەسات لە دوای کارەسات ڕوو ئەدات لە خلالی سەرپێچیکردنی براشوفێرەکان. دیارە ئەم شەقامە ڕێکوپێکەی کە لە هەموو بوارەکاندا لە ئینارەوە لە ڕنگڕێژیەوە لە تهدیدی ڕێژەی تیژڕەویەوە هەمووی دیاری کراوە بەڵام ئایا من ئەوە لای من پرسیارە شوفێر تێناگا یا خۆی ئەوێ ئینتیحار بکە. شەقامە 120 بەدان کەس گیانی لێداوە هاوسەرەکانیان بە تەنیا ماوەتەوە. گرفتێکی گەورە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست ئەبێ چونکە هەر تاکەیەکی ئەم کۆمەلگایە جگەرسۆزەی حکوومەتی کوردستانە بەڵام بەداخەوە یعنی ئەوەی کە ئێستا دەیبین هاوڵاتیانی ئایدی خۆشەویستن ئەم هەموو شەقامەی کە دروست کراوە بۆ ئەوە دروست نەکراوە کە تۆ هاوڵاتی گیانی لێدا خۆی ئینتیحارکە. ئەو تیژڕەویەی کە ئێستا من دەیبینم لێرە 180 کیلۆمەتر تهدید کراوە بڕوا بکەن خەڵکی نەسەیری کەن ئەگەر شوفێرێک لە 150 200 تەجاوزی نەکردبوو ئەمە قەناعەتی منە کە ئێستا مەیدانیە لەسەر ئەم شەقامەوە تاوم وەکو شارەزایەک لە بواری هاتووە بەم شێوەیە بێ بەڕاستی کاتێک دەزانی ئەم وڵاتە کەسی تیا نامێنێ هەمووی بە ڕووداوی هاتووە گیان لەدەدەدا و ئیسپاتیش وەختەکەم ئەوە ساڵونیەکە کۆرۆنا دروست بووە تازە 3 ملیۆن کەسی کوشتووە هەموو ساڵێ 5 ملیۆن هاوڵاتی بە ڕووداوی هاتووە گیان لەدەدا لە نەتیجەی سەرپێچی و پابندنەبوونی براشوفێرەکان بە یاساکانی هاتووە. سەیریکەن ئەمە ئەم شەقامەی کە ئێوە ئەیبینن سەیریکە ئەمە زەرەرێکی گەورەیە هاوڵاتی نازانێ ئەمە لە بودجەی خۆی زەرەری لە خۆی داوە لە حکوومەتی هەرێمی داوە سەیریکەن یعنی تیژڕەوی ئەو شوفێرەی کە تووشی پیاکدادان بووە لەگەڵ ئەم شۆڵدەرا بەڕاستی بە دڵنیاییەوە دەڵێم تەجاوزی سورعەتەکەی لە 150 کیلۆمەتر زیاتر بووە. ئەمە تاوانێکی گەورەیە هاوڵاتی ماڵی خۆی وەلانەکە ئەمە ماڵێکی گەورەی خۆمانە هاوڵاتیانی ئایزی خۆشەویست ئێمە ئەم وڵاتە ئەم نیشتیمانە ماڵێکی گەورەی خۆمانە ڕاستە ئێمەیەکی ماڵێکی بچووکمانەیە تیاکەین تیانوین بەڵام کە دێنە دەرەوە شارەکانی کوردستان ماڵە گەورەکەی خۆمانە بەم شێوەیە تۆ تەجاوزی لەسەر بکەیت و وێرانیکەی ئەمە عەقڵ قبوڵی ناکە. لە وڵاتان ئەرێن جادە و جادەی پانوبەرین هەیە بەڵێ فەرمونە هەم لە هەرێمی کوردستان ئەم جادە جوانانە کراوە بۆ نەکراوە تۆ ئینتیحار بکەیت
بۆ نەکراوە تەجاوزی سرعت تەجاوزی تیژڕەوی بکەیت تۆ تیژڕەوی نادگەێنێ پێمنی و لەسەرخۆیی دەتگەێنێ بەداخەوە لە هەر ڕووداوێکە منداڵ بێ باوگە بێ لە هەر ڕووداوێکە هاوسەر بە تەنیا دەمێنێتەوە لە هەر ڕووداوێکە منداڵ بە پەروەردە دەمێنێتەوە بێمژێویش گیان دەمێنێتەوە ئەمانە هەمووی کارەساتن. داوا ئەکەم ئەگەر بەم شێوەیە بڕوە ینی ئەگەر براکوێرەکان پابند نەبن ئەبێ مەفرەزەیەکی گەڕۆک لەسەر ئەم سەقامەی 150 بێ و هەروەها بنکەی تەندروستیشی لێ بێت کە بەڕاستی ڕوودا و کارەساتەزیێنەکان لەم شەقامانە نسبەتێکی زۆرە و خوێنی گەرگۆشەکانمان بە ڕێژەیەکی بەرچاو دەڕێژێتە سەر ئەم شەقامانە نەتیجەی پابەندنەبوونی براکوێرەکان. زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە کوردستان ینی لە عەد دەرچووە بێتام زۆر بووە ئەوی شۆکارەکەی لەوە دەگەڕێتەوە کە شوفێران پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ نابن و ئێستا کە جادەی 120 لە شاری هەولێر دروستکراوە کە جادەیەکی تەواو ستاندارد جیهانیە زۆرترین حادیسەکان دەبینین لەو ماوەی ئاخری لەو سەرە و جادەی ڕوودەدات. بەڕاستی دەمەوێت لێر دەستخۆشیێکی زۆر گەرمیش ئاراستەی برایانی پۆلیسی هاتوچۆ دەکەین کە بەڕاستی زۆر ینی چاودێری شۆفێران دەکەن زۆر چاودێرن بەسەر شوفێرانەوە و ئەو خزمەتگوزارانی کە 150 هەیە لە 120 کراوە لە شاری هەولێر بەڕاستی زۆر باشە کارێکی زۆر باشیان کرد دووبار دەستخۆشیمان هەیە بەڵام لە ئەساس ئەگە بێت و شۆفێران پابەند نەبن ینی زۆر کاری واش بکرێ هیچ سوودێکی نابێ بەڕاستی لێکەوتەکانی ڕووداوی هاتوچۆ ئەوەندە زۆر بوو ئێستا ینی ڕۆژانە لە خزم و کەس کاری خۆمان دەبینین کە منداڵ بێ باو دەبێ ئافرەت بێ مێر دەبێ. ئێمە هەموو ڕۆژ کە دەچم بە سیارەکەم بچم لەسەر جادە بەخوای دەچم وەکو دەچمە جەنگێک حتا چونکە ئەترسم چۆن خۆم نەجاتی کەم لەو جەنگە هەموو ڕۆژ شۆفێرەکان صاحب تەکسی ئافرەت کورد پیاو نازانم چی بێت هیچ کەس تطبیقی قوانین تطبیقی یاسا ناکات. ترافیک بۆ ڕوونکردنەوەی زیاتر و دەستنیشانکردنی هۆکاری ڕووداوە دڵتەزێنانە دەچێتە بەشی کامێرای چاودێری پۆلیسی هاتوچۆ لە شاری هەولێر. ئێمە لە شەقامەکان چاودێری ئەو شتەمان کردووە و ینی بینیمانە ینی ڕۆژانە ئەو خەڵک ئەو شوێنانەی کە کامیرەی لێیە پابەند دەبن بە ڕێنماییەکان پابەند دەبن ئەوانە تا ڕادەک بەڵام هەمووشینە بەشێک پابەند دەبن بەشەکەی تر کە لە کامیرەی تێدەپەڕن سورعەتی سیارەکەی خۆی دووبارە زیاد دەکاتەوە. لێرەومە پێیان دەڵێن برای بەڕێزم شوفێری ئازیز خوشتی بەڕێزم دانانی کامیرا لە بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆیە هەدەفمان زیادکردنی غەرامە نییە. ڕۆژان ئەمە دەبینین لە شەقامی 120 متری بەداخەوە ڕووداوی یەکجار زۆر ڕوودەدەن ئەو ڕووداوانەی کە دەبێتە هۆی مردنی کەسەکانیان دەبێتە هۆی ئیفلیجبوونی کەسەکان بەداخەوە هەر 3 ڕۆژ پێش ئێستا بینیمان کە دایک و باوکێک بەهۆی جێرانی کات لە بۆ کوڕەکەیان بۆ ئەوی بتوانن ژن لۆ بگوازنەوە بەداخەوە هەردووچیان لە 120 سیارە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون و گیانیان سپارد. لە ئەنجامی تۆمارکردنی سەرپێچەکان ئەمە لە دەبینین کە هاوڵاتی هەیە لە شەقامی 120 سیارەی لێخوڕیە بەداخەوە کە سیارەی بچووکی پێبووە سیارەکەی لە 250 زیاتر ڕۆیە. ئەگەر ئەمە بەرنامەکەیمە زیاتری تۆمارکردی باە دەمانزانی ئەوە کەسە چەند ڕۆیە 280 ڕۆیە 260 ڕۆیە گەیشتە 300 بەڵام بەداخۆ ئێستام ناو بەرنامەکەی خۆم هەمە سیارەی بچووکە قەمارەی کە پێ دەڵێن 250 زیاتر ڕۆیە لە شەقامی 120.
لێرە چاودێری شەقام و خێرایی شۆفێران ئەو شوێنانە دەکرێت کە زۆرترین ڕووداوی تێدا دروست دەبێت بۆیە بە شێوەی خوڵاو جێگیر کامێرا لەو شوێنانەدا دەنێن تا ڕێژێ و ڕووداوانەکەم بکرێتەوە. بە شێوەی مەیدانی لەگەڵ تیمانە بۆ خاڵێکی شەقامی 120 مەتری دەردەچین تا بزانین شۆفێران پابەندی خێرایی دیاریکراون. لێرە لە ماوەی 12 خولەک 25 سەرپێچی تیژڕەوی لە کامێرای چاودێری هاتوچۆ تۆمارکرا. ئێمە وەکو بەڕێبەراتی هاتووی هەولێر بەشی کامرەی تیژڕەوی وەکو تێستێک کامیرە دادنێن لە 120 ئەمڕۆ بزانین تاچەند شوفێران پابندن بە ڕێنماییەکان و بە یاسای هاتوتۆ هەدەفمان لە دانانی ئەو کامیرەیەش وەکو تێست ئەو خەڵکانەی ئەو شوفێرانەی کە لە کامرە سابتەکان تێدەپەڕن سرعەتی خۆیان زیاد دەکەن بزانین هەمان ئەو سرعەتەیان هەیە لە پاشەوەی کە کامرەی چاودێری تێدەپەڕبی دەگەنە کامرەی خولاوە هەمان ئەو سرعەتەیان سرعەتەکەیان دووبارە زیاد دەکەنەوە. خلالی 3 دقیقه لە شەقامی 120 مەتری 9 سیارە لە سەروی ئەو سرعەتەی زیاتر ڕۆیشتن کە لە بۆیان دیاریکرایە کە 110 لۆیان هەیە بڕۆن ئەوان لە 120 زیاتر ڕۆیشتینە. بۆ نمونە ئێستا ئەو لۆریە کە لۆ دەبیست 84 بڕواتن 85 وێنە دەگری بەڵام ئەو برا شوفێرە 98 ڕۆی. هەرو حالەتانەشە دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتچۆ و دروستبوونی ڕووداوی نەخوازرا. بەشێک سەروی 180 کیلۆمەتر لە کات ژمێرەکدا لە شەقامی 120 مەتری لێخۆڕینیان دەکرد کە دەگوترێت ئەمە کارەسات دروست دەکات لە کاتی بەرکەوتنی بە پیادەڕۆیەک یان خۆی با ئۆتۆمبیلێکی دیکەدا بکێشێت. بەداخەوە کەمەش ڕۆژانە کامیرەدا دەرێن خەڵکانێکی زۆر وامان پێ دەڵێن کە لە بۆ پارەی ئەمە و کامیرەیە دادنێن ئایا ئەگەر ئەمە و کامیرەیە دانەنین خەڵک بەو ڕێژەیە دەڕوا کە لە بۆی دیاریکرایە و زیاتر دەڕواتن ڕووداوی هاتووە دروستبیتن ئەو کاتە چ دەبی چێ ماڵوێران دەبی حتمما بە خۆت ماڵوێران دەبی ماڵی خۆت وێران دەکەی ماڵی ئەو هاوڵاتیش کە لە بەرامبەر وێرانی دەکەی هەم لە ڕووی مادیەن و لە ڕووی معنەویێنشەوە لە ڕووی گیانیشەوە زرق دەکەی. لێرە دەیان سەرپێچی خێرای تۆمارکران زۆرترینیان پێشبڕچێ بوو. بەشێکیان دەرچوون بوو لە سایدی دەستە ڕاست و شکاندنەوە بە بێداگیرساندنی هێما بۆ لاکچە. بەداخەوە بەو ماوە کورتەی کە کامیرەمان دانابوو کە خلالی 12 دقە بوو نزیکەی 25 سیارە کە لەو سرعەتەی زیاتر ڕۆیشتن کە لە بۆیان دانرا بوو کە دەتوانن 110 بڕۆن. بەداخەوە سیارەمان هەبوو 158 ڕۆیشتە لەو مەسافەی سیارەمان هەبوو 178 ڕۆیە ئەگەر ئەو سیارەیە لە پیادەڕەوەی بداتن چی لێ دەکات حتمما پارچە پارچەی دەکات یان لە سیارەش کە بدا وەکو بۆم دەتەقێتەوە. بەداخەوە لەو ماوە کورتێک کە ئەمە لێرە بووین سەرپێکی زۆر مەترسی دارمان بینی بەداخەوە داوایان لێت ناکرێت ئەمە پۆلیسی هاتوچۆ لێرە دابنین داوا لە هاوڵاتیان دەکەین بە خۆیان پابەندی ڕێنماییەکان بن بە خۆیان پابەندی یاسای هاتوچۆ بن بۆەوەی ئەو ڕووداوانە دروست نەبێت. ئەوەی زرر دەکات تەنها تۆی شوفێری بەڕێز تۆی خێزانەکەتە دەوروبەرەکەتە زرر دەکاتن لەبەر ئەوە دووبارە و سێبارە داوا دەکەین پابەند بن بە ڕێنماییەکان. پاش هەڵگرتنی کامیرەکان ئێستا بە چاوی خۆتان ببینن کە خەڵکانە ئەو برا شوفێرانە چۆن شوفێری دەکەن فەرمون بە چاوی خۆتان ببینن. ترافیک بە نیشاندانی و دیمەنانە دەیەوێت چیتر
هیچ منداڵێک بێبەش نەبێت لە نازی دایک و باوکی و چیتر خەونی خێزانەکان بەهۆی حەز و ئارەزوویەک لە لێخوڕین لە گۆڕدا نەنێژرێت.